بويتي تقومات مثل هل يمكن شخص من براستی لزور خوێندکارانی کورد پرسم ئەڵێن دەرسێکی ناخۆشە بەلامە ڕۆزمانی کورتی کە زۆر تەشجیعانەکەم هانیان هەیە گرنگی بێبن بەڵام لەبەر ئەوە شێوازی وتنەوەکەمان و خستنە ڕۆکەمان وایە نەمانتوانێت تەنانەت توانین کورتۆلۆژیش لای خوێندکارانی زانکۆ خۆشەویست بین هەروەکو دەرسێکی لاسەفی و لاوەکی سەیرەکەن کە زۆر بەلایەنەوە کورسە ئامادە بن ئەکرێ لە داهاتووە استراتیژە بێ بۆی ئێمە چۆن خۆشتر و جوانتر و باشتر زمانی کورتی خۆمان لای گەنجەکانمانەوەی نوێ بێمان ئێمە خەبەکەمان بۆ نەوەی نوێیە بۆیە توێژینەوەکەمان لەسەر تەمەنی بڵێن وەراغەکانی 10 تا 12 ئامادەی کردووە 10 و 11 و 12 ئەویش بە ئامانجی ئەوەی لە کاریگەری ئینگلیزی کە خۆتان نەزانن زمانی ئەو خوێندنگە تایبەتانە دەڵێن لەسەر ئەوان کردمان کە کاریگەریەک لەسەر ناسنامەی کولتوریان دروست دەکات لە دواییە چونکە ئەمە بڵێن توێژینەوە و تیۆری زۆرمان هەیە کە زمان کاریگەری لەسەر ناسنامەی کولتوری بەجێڵێ چونکە ناسنامەی کولتوری جێگیر نییە داینامیکیە و قابلی گۆڕانە لەبەرەوە ئەکرێت لەگەڵ هەستی وابەستەیمان بۆ کولتوری ڕەسەنی خۆمان کەم بێتەوە کاتێک کە زۆر ڕۆئەچین لە کولتوری بێگانە و کولتوری بیانیا کە ئێستا زمانی ئینگلیزیە پێکمان ئێمە لێرە پێشنیازی چەند استراتیژیەکەی لە دواییە لە ڕاستباردە و پێشنیارەکانمانە زۆر کاتەکە ئێمە بوارە پراکتیکیەکە بخەمە خزمەتدانەوە ئەنجامانێکی پێگەیشتووین ئەگەر بێمە سەر پێش ئەوە پێناسەی زمانی پەروەردە بەسمانە زمانی پەروەردە چییە؟ ئەو زمانەیە کە شتەکانی وانەکانی پێ خوێنگەن شتەکانی خوێندن بۆ نەبیرکاری یان زانست یان هەر دەرسێکی تر کە لە پرۆگرامە هەیە بە چ زمانێکە خوێنرێ بە بەسمانە زمانی پەروەردە ئەوەیە هەندێکیش بە زمانی خوێندن ناوی دەبن بەڵام زمانی پەروەردە تێربێکە کە ئێمە لەرا ئەتوانین بە باشتر بەکاریبێنین یەکمان زمان لە پەروەردەیە پردی پەیوەندی ئەزمونە ناوخۆیەکانی مرۆڤ لەگەڵ جیهانی دەرەوە کاتێک مناڵ کە هێتا سەر خوێندنی ناڕەتی خۆی بە کۆمەڵێک دنیابینی و شێوازی پەروەردەی خێزانی ئەمانەوەیە لەگەڵ شتەکانی خوێندنە ئاشنا ئەبێ بە کۆمەڵێک شت بەڵام کاتێک کە مناڵی کورد یەتە قوتابخانەیەک هەموو وانەکانی ئینگلیزیە و گرنگێکی ئەوتۆ بە زمانی کوردی نادرێت لێرە ڕەنگە بەرە ئەو استراتیژانە بکەوێت کە دوایتر باسییانەکەین و لە تیۆری ئەو تیۆری هەڵمامژاردن بە توێژینەوەکەمان دەبێ باسیەکەین ناسنامەی کولتوریش ئەگەر پێناسە بکەین بریتیە لە هەستکردنی تاکەکان بەوەی سەر هەرچی گروپێکی نەژادیان نەتەوەی هەستی وابەستەی ئێمەیە جەخت لەواکەمەوە کە بەڕاستی زمان کلیلی کولتورە یەکەم بنەمای نەتەوەیە لەبەرەوە ئێمە پێویستە لەم سەردەمی جیهانگیری و دنیای دیجیتاڵیە زۆر لە جاران زیاتر گرنگی بە زمانی دایک بین بە تایبەتیش لە هەزمونی زمانی ئینگلیزیە کە ئێستا لە هەرێمی کوردستانیش هەروەکو هەموو لایەکی جیهان کەوتۆتە بەر ئەوەی کە هەندێک بە توێژەر بە ئیمپریالیزمی کللتوری ناویە بن ئێمە چۆن بتوانین تایبەتمەندی و جیاکاری خۆمان ئەو جیاوازەی کە هەمەڕەنگی نەتەوەکان دروستیەکات چۆن ئێمە بیپارێزین ئێمە کۆمەڵە استراتیژ باسەکەین کە بۆ خێزان بۆ دامەزراوە فێرکاریەکان بۆ ڕۆشنبیریەکان بۆ وەزارەتی ڕۆشنبیری و هەروەها پەروەردە و خوێندنی باڵا کە چۆن لە خەمی ئەمە بن و سیاسەتێکی گشتگیرانە کە هەر کەسێک چ ئەرکێکی بەرەکەی بەو ئەرکەی خۆی هەڵبسێتا بە هەمومان بتوانین ئەو بە هاوگرنگی زمانی دایک وکو خۆی بهێڵینەوە ئەمە بێ لەلایەن وەزارەتی پەروەردەوە پلان و استراتیژی زۆر بەرفراوان و درێژخایانی هەبێ ئەبێ توێژینەوەی هەبێ لە نێوان ئەو ناوەندانەیە هەر لە باخچەی ساوایان و دایانگەکان و هەتا زانکۆکان بۆی بزانین لایەنە ئەرێنی و نەرێنیەکانی ئەم دیاردەیە چین کە ئێمە خوێندن بە زمانی دایک نەبێت و بە زمانێکی بیانی بێ شکاریگەریەک لەسەر شوناسی کولتوری و گۆڕینی ناسنامەی کولتوریمانە هێنێتەکایەوە ئەبێ توێژینەوەیان هەبێ و بەو شێوەیەش پلانیان هەبێ بۆ ئەوەی هەرچی زیاتر هەم لە مۆدرنیزم و لە دنیای نوێ دانەبڕین هەم ڕەسەنێتی خۆشمان بیر نەچێتەوە.